سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش. وەرگرتنی بنزین لە بنزینخانەکانی شاری هەولێر بەتایبەت بۆ تەکسی و پاسەکان ئاستەنگێشی زۆری دروست کردەوە، بەتایبەت ئەو بنزینخانانەشکەوە دیاری کراون قەرەباڵغێکی یەکجار زۆری لەسرە، واتە لۆدێکی زۆری لەسرە. من ئێستا لە بەردەم بنزینخانەیەکم کەوا ئەم ئۆتۆمبیلانەی کەوا وەستاون، ئەم ئۆتۆمبیلانە ئەمڕۆ سڕیان گرتووە بۆ بەیانی، وا بەشێک لەو ئۆتۆمبیلانەشی کەوا ماون کە ریزی دووەمە، ئەمە ئەمڕۆ سڕیان گرتووە، واتە ژمارەی ئۆتۆمبیلەکانیان جووتە ئەمڕۆ دەبێ بەریانکەوێ، بەڵام لە ئێستادا خاوەنی بنزینخانەکەاتەوە دەڵێ بنزینمان نەماوە، واتە ئەم شۆفێرانە ئەمڕۆژ بنزینیان بەرنەکەوت. من یەکێک لەو شۆفێرانەیەکەوە ئەمڕۆ ئۆتۆمبیلەکەی وەستاندووە بۆ بەیانی تاوەکو بنزینی بکرێت گفتگۆ دەکەم. سڵاو لەبێ قوربان، زۆر سپاس دەکەم. ئێوە بۆچی لەمڕۆوە ئۆتۆمبیلەکەتان ڕاگرتووە تا بەیانی بنزین؟ وڵڵاهی وجە لەوەی ڕامانگەدێن بنزینەکە پشێ ناکەت لە باندێ، بنزینی دادێ دەکری بە 1200 دەکرێت پشێ ناکاتن، ئەوەی مشکلەکە لەوانێ لێ ڕادەگەن لەبەوەی نە بنزینەکە باشترە ئەو بنزینە و لەوەی توزاریەکە دەکری، ئەو توزاریەی هەمووی ئەو توزارە غەشی لەگەدایە، ئەوە مشکلەکە هەمووی دەرماناتی لەگەدا، هەمووی کابرێتی تێکەدا، فیتپەمی تێکەدا، ئەوەی تێکدا لە بەهاندێ دەنسڕێنە ئەگەنا بۆچی توزارەکەبی ئەوەی ئەوی دی باشە حتیادە. کاک حازی زۆر لە ئیش و کارتان ناکات ئەو بنزینی بەرەوە لە ئیشکار دەکە، ئەگەر ئیشکارە ئەلعالیەوە هەتا سبەنێ ئیشکارە تا سەعات دەوری هەفت و نیو هەر سارێکی ئەجۆ بەبەر دەکەیتن. ئەو دەستبەنێ وەرە سەعات هەفت و چارێ عەفدە دەقە بزان 200 سیارە لە پێش دەستە ژۆرێ، ئەمە پاشی ئاخری نەفەر دەچێت 200 سیارە دەستە ژۆرێ ئەو زەمە کەس بە کەس نییە، هەموو گروپەکە ئەتوو مەسە تەکسی هەیە تەلەفۆن لە 20 نەفەری دەکە دەکاکە وەرە سڕام کردی، ئەو دەرێ 20 زۆرفی مەژێ ئێستا سبەنێ وەرە ئەو بەنزینە لە پێشەوە 50 سیاری لێ، ئەو فەرعە 50 سیاری لێ وەیەنا سەرسام بەس ئەگەنگۆ چارگە بەس ئەنگۆ هەرچا پێکەتنە ئەگە چالەش لە منێتنەکەن کاشی وەڵڵا بەخوای ئێمە دەنجی ئێوە دەگەێنین ئەگە دەنگ بکەنە دەبەن لە ئەو ملەتێ چارش کن کاشی وێنە ئەو خەڵکە هەموو ڕەشوڕوتە هەموو لە فەقیریە چارەسەر چیە لە ئێمە گەر ئێمە بۆ نمونە شتێک لە بەردەستی ئێمەدا هەبێ بیکەین؟ وەڵڵا چارەسەر ئەنگۆ ئەگە شتێک لە بۆ ماگەنە داوای لە حکومەت بکەن برێ کاکە ئەو خەڵکی ئەوها نابی چی ئەو هەموو تەسەنە ئەو خەڵکی چی ئەو خەڵکە ئەوها بۆ شوێ نابی کاکە وێنە بۆ شوێ دەبێ لە نێورانەوە سڕای بگرە هەتا لە ڕۆژە پاس ساعت هەشت ئەتوو سڕای بگری دەبی کاکە دوێنێ ئەتوو لە ژیانەکەش هەر ژیانەکەش مرتانی کاکە وێنە نەدەقاردن لە بەزین قاردن لە ماری قاردێ لۆشتی ئەوە ژیانە ئەوە ژیانی کاچیم وێنە چ بکەنەوە بەخێر بێن سەر سا بەڵێ ئەو کێشەی زۆری لۆد لەسەر بنزینخانەکان نێوشاری هەولێر یەکجار زۆرە. من دەمەوێت شۆفێرێکی دیکە ئەو شۆفێرانێکەوە لێرن وەربگرم. سڵاو لێ بە قوربان، ژمارەی ئۆتۆمبیلەکە تاکەیان زووتە؟ وەڵڵا تاکە لە ئێستاوە دەبی سڕی بگرم لۆس بێنێ بۆ بەیانی. بۆچی بۆ بەیانی سڕە دەکرێت؟ کاکە سڕە بڕەدە زۆر دەکرێت، عالم هەیە لەولا دەستە زۆرێ، یعنی سڕەماوە بە ناکەوی، یعنی ئەگە تاخیر بێ هەر بۆ بەرد ناکەی فەرمو ئێستاوانە تاخیراتنەوە دەبی ڕێ بستنەوە مارێ. بنزینیش لە توزارەت تێ دەکەی بە 1300 دیناری هیچ بەکەلک نایە. بۆتان دەردێنی ئاوە بژێوی ژیانتان لەلایەک درەنگ سڕە بگرن، لەلایەکی دیکە زۆر بمێنەوە لە سڕەوە نرخی بنزینەکەش گران بێت؟ بەخوای برام لۆ هیچ کەسەشی دەرنانی، بەس ئێستا مەسەڵەن لەخوای بەس ئەمن نەوانی احتیمانە باشتر ملێشکە، ئێستا هەیە فەقیرێ بەکرێ گرتیە، خانیشی بەکرەیە، کابرا بنزینی بە کۆمەرە پارە شتێکە کولۆ دەردەنی. ئێستا من دەبی سیارێ بەجێ بێنم هەتا سبەینێ بەلە بانکدانان بێمە جە سڕەم ئەگەوە بۆ بکەوی. داواکاریتان چی ئێوە داواکارمە حکومەت بنزینخانەمان لۆ زیاد کە زۆرە بنزین زۆرە با زیاد کە. چاوەکەم سەر چاوە. سپاس دەکەم. بەڵێ ئەمە دۆخی ئەو شۆفێرانەیە کەوا لە نێوشاری هەولێر بنزین وەردەگرن، بەتایبەت شۆفێرانی تەکسیکەوە لۆدێکی زۆر لەسەر ئەم شۆفێرانەوە ئەم تەکسیانە هەیە، بەوەی ئەوەی کاوە بژێوی ژیانیان لەسەر ئەم تەکسیانەیە، بەتایبەتیش دوای ئەوەی کە کرای سیستەمی تاک و جووت بەڕاستی تاوەکو ئێستا ینی ئەو گرفتە هەر ماوە و چارەسەر نەکراوەوە تاوەکو ئێستاش لۆدێکی زۆر لەسەر بنزینخانەکان هەیە و بەتایبەت ئەم لۆدەیە زیاتر بووە دوای ئەوەی نرخی بنزینخانەکان نرخی بنزین لە بنزینخانەکان بەرز بوویەوە، بەتایبەت نرخی نۆرماڵ لە 950 دینار بەرز بووە بۆ سەر و 1000 دینار و 1200 دینار بەتایبەت لە نێوشاری هەولێر و لە بەشێک لە بنزینخانەکانیش بۆ نزیک بە 1300 دینار نرخی بنزین بەرز بۆتەوە. بەڵێ